بۆ جاری چوارەمە گردبوونەوەی ناڕەزایی ئەنجام دەدەن. دەرچوانی دانەمەزرا و خۆبەخشانی تەندروستی هەڵەبجەن. داوا دەکەن دابمەزرێن و بکرێن بە هەمیشەیی. بەداخەوە هەوڵ و کۆشە بەردەوامەکانمان لە بەرچاو نەگیرا. لە ئێستادا داواکارین لە بەڕێستان بەدەم داواکاریەکانمانەوە بێن بە لە بەرچاوگرتنی ئەم خاڵانەی خوارەوە. یەکەم دامەزراندنی خۆبەخشان و دەرچوانی دانەمەزرا و بە شێوەی هەمیشەیی بە پێی پێویستی نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان. دووەم دامەزراندنی کارمەند بۆ نەخۆشخانەی بیارە کە لیستی هاوپێچی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە ئاماژەی پێدراوە کە نەخۆشخانەی بیارە نەخۆشخانەیەکی تۆکمەیە لە ڕووی بیناسازی و پێداویستی پزیشکیەوە کە داخرانی دەرگای ئەم نەخۆشخانەیە بەڕووی هاوڵاتیاندا بەهۆی نەبوونی کارمەند بووە. لە کاتێکدا بەهۆی هەڵکەوتەی جوگرافیای ناوچەکەوە ڕێژەی بێکاری دەرچوانی کەرتی تەندروستی هەڵەبجە لە 181 پێگێناوە. سێەم بە شێوازی ڕیزبەندی و ئاشکرا بۆ ڕایگشتی پێوەرەکانی ساڵانی دەرچوون و ماوەی خۆبەخشی خاڵی بەهێزی دامەزراندن بێت. بەشێک لە خۆبەخشانی تەندروستی دەڵێن لە کارەکانیان دووریان خستوونەتەوە و پێیان وتون بچنەوە ماڵەوە. دەژڵێن بە ڕێگەی حیزبی کەسانی دیکان بە شێوەی گرێبەست دامەزراندووە. وەکو دەرچووەم وەکو خۆبەخشی هاتوونە تێرەوە داواکاریمان ئەوەیە کە حکوومەت بێ بەدەممانەوە چونکە ئێمە چەند ساڵە لە کەرتی تەندروستیا خزمەت دەکەین. لە پای ئەو خزمەتەی کە کردومانە ئێستا زۆرێک لە خەستخانەکانیان جواب کردووە بە ناوی ئەوەی کە ئیشیان پێنەماوە بەس لەگەڵەوە سێرەکەی ڕێژەیەکی زۆر خەڵکیان لە ژێرەوە بە گرێبەست داناوە ئەیانەیە لە ڕێگەی ئەو گرێبەستانەوە دابەشیان گەن بەسەر نەخۆشخانەکان و ئەو فەراغی کە هەیە پێ بڕکەنەوە. ئەوەی ئەو زانیارانی کە پێمان گەیشتووە وەکو دەستەی نوێنەران زۆربەی زۆریان هەر لە ڕێگەی حیزبیەوە کرا و ئیتر کەسایەتی حیزبیەکانەوەی کە دەسەڵاتیانەیە و لەو ڕێگەوە دایان ناون. داواکاری ئەمە تەنیا دامەزراندنە تەنیا دامەزراندن و بەس بۆ هەموو دەرچوان بەبێ جیاوازی تەنیا بەڕەچاوکردنی ساڵی دەرچوون و خۆبەخشی ئەوەی ماوەیەکی زۆر ئێمە خۆبەخشیەکەین. ئێستش خۆبەخشەکانیان جواب کردووە بەبێ ئەوەی گوێبەنە ئەوەی کە ئێمە چەند ساڵە نەقسی نەخۆشخانەکانمان پڕ کردوتەوە یعنی ئەوەی کە موکورتیانە هەیە بۆ بەبوونی خۆبەخشۆ پڕ کراوەتەوە. ئێستا جوابیان کردوون کە گویان نەچینەوە بۆ خۆبەخشی. لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر لە 400 خۆبەخشەیە و هەزاران دەرچووی دانەمەزراویش لە بەشە جیاوازەکان هەیە کە تا ئێستا دانەمەزراون. وەک خۆیان دەڵێن بە مافی سەرەتایی خۆیان دەزانن داوای دامەزراندن بکەن و ڕەنج و کۆششی دایان ساڵی ڕابردوویان بە خەسار نەچێت. بەڵام تا ئێستا حکوومەت و لایانی پەیوەندیدار کەم تەرخەم و بێوەڵامە لە ئاست داواکاری دەرچووە دانەمەزراوەکانی کوردستان. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.